بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی دیداری تایبەت بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبم. میوانی ئەم دیدارە تایبەتەمان بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانە. لای هەمووان ئاشکرایەکە بارودۆخی سیاسی جیهان ناوچەکە هەرێمی کوردستان عێراق بە بارودۆخێکی سیاسی تایبەت و گۆڕانکاری خێرا و یەک لە دوای یەک بەڕێوە ئەچێت. کۆمەڵی ئیسلامیش بڕیاری داوە لە ڕۆژانی 18 و 19 ئەم مانگە لە شاری سلێمانی کۆنگرەی چوارەمی خۆی ببەستێت. دەمانێت لەم دیدارە تایبەتەدا جگەلەوەی کە بە کورتی گوزەرێکەکەین بەسەر بابەتی جیهانی و ناوچەیی و هەرێمی و نێودەوڵەتی و هەرێمی کوردستان پەیوەندیەکانی لەگەڵ عێراق، بەڵام پانتایەکی زیاتر لە خزمەت جەنابی مامۆستا بۆ کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی تەرخانەکەین. بینەری ئەم دیدارەمان بن، سوپاستان دەکەین. جەنابی مامۆستا سڵاوی خوارد لەبێ، سوپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوا لە ئێوەش بێ و بەخێر بێنێ ئەخوا. زۆر سوپاس. خۆشحاڵم ماوەیەکی دوور و درێژە لە کەناڵی پەیام بە خزمەت جەنابت لە بەرنامەی تایبەت و بەرنامەیە بە خزمەت جەنابت نەگەیشتوم، لە دیداری ترا بە خزمەت جەنابت گەیشتوم، بەس ماوەیەکی زۆرە وەکو بەرنامە لە خزمەتانە بووم. خزمەت لێمەوە بەخێر بێن، منیش خۆشحاڵم. زۆر سوپاس دەکەم. مامۆستا دەمانەوێت لەسەر کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی قسە بکەین بە وردی، بەڵام ناکرێت بارودۆخی سیاسی لە جیهان لە ناوچەکە لە هەرێمی کوردستان نادیدە بگرین. بۆیە گوزەرێکەکەین چەند پرسیارێک لەو مەلەفانە ژەکەین لە خزمەتە، دوایی کاتێکی باشتر بۆ کۆنگرە تەرخانەکەین. بەسەر چاو چاوت خۆش بێ. مامۆستا ئەگەر لەوە دەست پێ بکەین، ئێستا جیهان بە گۆڕانکاری زۆر سەریع تێئەپەڕێ لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە دوای کۆڕۆنا، لە دوای هەڵبژاردنەکانی ئەمریکا. جەنابی مامۆستا بە شێوازێکی گشتی چۆن لە سیاسەتی نێودەوڵەتی ئەڕوانێ، بە تایبەت کورد لەکوێی سیاسەتی نێودەوڵەتیە ئێستا لە ساڵی 2021؟ الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. كاكدانا بيقومان گۆڕانکاری ڕوویان داوە چ لە ئەنجامی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا کە ئێستاش هەر بەردەوامە، و چ لە ئەنجامی گۆڕانی سیاسەتی ئەمریکا بەهۆی لاچوونی دۆناڵد ترامپەوە هەڵبژێردرانی جۆ بایدن، کە دیارە ئەمریکا ئێستا گەورەترین زلهێزی دنیاە و ئەو گۆڕانکاریانەی کە لەوێ دەبن دەرهاویشتەیان دەبێ و شوێنەواریان دەبێت لە وڵاتانی دیکەشدا کەم و زۆر. بەڵام من پێم وایە بەنسبەت نەتەوەی کوردەوە کە بەداخەوە تاکە نەتەوەیەکە لەسەر نەخشەی سیاسی بوونێکی دان پێداهێنراوی نییە. نەتەوەی کورد هەیە و بەلای کەمەوە 40 ملیۆن تا 50 ملیۆن دەبێت و دابش کراوە بەسەر 5 دەوڵەتدا. تورکیا کە زۆربەی نیشتیمان و زۆربەی نەتەوەی کورد دەکەوێتە ئەوێ، تقریبا نیوەی یا شتێک کەمتری، هەروەها ئێران و عێراق و سووریا، هەروەها هەندێک لە ویلایەتەکانی یەکێتی سۆڤێتی پێشوو. جگەلەوەی کە کورد لە زۆر وڵاتانی دیکەی دنیاشن بە پەڕاگەندەی پڕژ و بڵاوی. کاتی خۆی ئەم نیشتیمانی کوردە هەمووی بەدەم یەکەوە بووە، جارجار کە دیارە لە نێوانی ئێران و عێراقدا، کە ئەو کاتە ئێران لە دەوڵەتی سەفەوی و تورکیاش دەوڵەتی عوسمانی لە نێوانی تورکیا و ئێراندا کە شەڕ بووە، جۆرێک لە لێکجیاکردنەوەی هەندێک لە نیشتیمانی کورد پێکەوە، وەڵام لێکجیاکردنەوەیەکی تەواو نەبووە. لەواتە لە شەڕی چاڵدێرانەوە 1514 بەڕەسمی نیشتیمانی کورد لە نێوانێ و دوو زلهێزەدا و دوو وڵاتە ئیقلیمیدا دابەش کراوە، بەڵام ئەوە نەبووە کە یەکجاری خەڵکەکە لێک دابڕێ. بەڵام دوای ئەوەی کە لە ساڵی 1916 پەیمانی شومی سایکس-بیکۆ و دواتر لە ساڵی 1923 پەیمانی لۆزان بەسترا،
لەو کاتەوە کورد ناومێت کرا لەلایەنی زلهێزانی ئەو کاتەوە. دیارە سایکس بیکۆ لە نێوان هەرسێ وڵاتی فەڕەنسا و بەریتانیا و رووسیا و دواتریش بەدەست لە پشدانی ئەمریکا و وڵاتانی دیکەش پەیمانی لۆزانیش هەر لە سەردەستی زلهێزانی ئەو کاتە کە چۆن نیشتیمانی ئیسلامی دابەشکەن میراتی دەوڵەتی عوسمانی دابەشکەن کە لە نێویدا نیشتیمانی کورد و نەتەوەی کوردیش هەبوو. واتە ئێمە دەبێت زۆر چاک بزانین ئەو ئاگرە لە ڕیشی ئیمپریالیزمەوە لە ڕیشی کۆلۆنیالیزمەوە لە ڕیشی ئەو دەوڵەتە زلهێزانەوە هەڵساوە کە کاتی خۆی تەراتێنیان کردووە لە دنیاداوە بە تایبەت لە جیهانی ئیسلامیدا. بەڵێ گلەیمان هەیە لە نەتەوەکانی عەرەب و فارس و تورک کە ئەگەر تەکریسی ئەو واقعە زاڵمانەکەن بکەن و کە کردوشیانە، بەڵام لە ئەسڵدا سوچی ئەوان بۆ هی زلهێزەکان بووە کە بەداخەوە زۆر جار خەڵکی سیکۆلاریستی ئەم وڵاتەی ئێمە ئێستاش بە چاوی ڕێز و تەمجیدەوە تەماشای زلهێزانە دەکەن لە حاڵێکدا کە ئەوان نیشتیمانی ئێمەیان دابەش کردووە و ئەوانیش کوردیان بێبەش کردووە لەو مافە سروشتەی خۆی وەگەر مێژووی شۆڕشەکانی شێخ مەحموود و سمکۆ ئسماعیل خانی شکاک و هەروەها پێش ئەوان شیع عوبەیدەلای نهری و یەزدان شێر و شیع عەبدولقادر شەمزینان و دواتر شیع عەبدولسەلامی بارزانی شێخ سەعیدی پیران لەولا دواتر قازی محەممەد و پاشان شێخ مەحموود لێرە ئەوانە بخوێنیەوە ئەمجا حاڵی دەبی کە ئەوانە چەند چاوەڕاویان لە کورد کردووە و چەند درۆدەلەسە و پەیمانشتێنیان لەگەڵ کورددا کردووە و کوردیان و کێشەی کورد و نەتەوەی کوردیان بەکارهێناوەکو کارتێکی فشار و دواتریش هەروە دواتریش کە یەکێتی سۆڤێت لە سەردەمی ستالیندا دوو کۆماری بۆ کورد لە مەهاباد و بۆ تورکەکان لە تەبرێز ینی پێشەوە قازی محەممەد و جعفەر پیشەوەری لەوێ دوو کۆماریان بۆ دروستکردن لە قەدەر چەند مانجێک کەمتر لە ساڵێک هەتا زەختیان پێکردن لە شا کە دەستبەرداری ئیمتیازی دەرهێنانی نەوت بۆ ئیشێتی سۆڤیەت وەکو کارتی فشار. هەروەها دواتریش شۆڕشی ئەیلول کە لەلایەنی ئەمریکاوە بەکارهێنرا لە خزمەتی شادا لە خزمەتی ئێراندا بۆ ئەوە کە مل بە ڕژێمی عراق کەچکە بۆ هەندێک ئیمتیاز بۆ ئێران و پێشتریش ئینگلیزەکان هەروە لەگەڵ شێخ مەحمووددا تەعاملیان کردووە و ئێستاش من پێم وایە هەر بەو شێوەیە مامەڵە دەکرێت. بۆیە من وای دەبینم کە کورد لە هاوچێشی ئەواندا نییە مەگەر وەکو پارسەنجێک لە تا تەرازوی و بەرژەوەندەکانی خۆیاندا و پێویستە ئێمە ئەو حەقیقەتە تاڵە بزانین و چی دیکە خەون و خەیاڵیان پێوە نەبەستین و چی دیکە پشت بە ئەوان نەبەستین بەڵکو وەکو من هەموو جارێک گوتومە با پشت بەخوا ببەستین لەسەر پێی خۆمان بوەستین ئەگەرنا هیچ بە هیچ ناکەین وەکو یاری مار و پەیژێ چییە دەگەیە سەرێ بەڵام دوای دەتێنەوە خاڵی سفر. بەداخەوە هەڵبەتە کێشەی کورد و نەتەوەی کورد ئێستا لە قۆناغێکی دیکەدایە بەڵام ئەو شێ مامەڵەی کە دەیکەن ئەمریکا لەگەڵ پەیەدە و کوردی ڕۆژاوە چۆنی مامەڵە کرد زیاتر وەکو خەڵکی کە چەکدار و ئامانجێکی خۆیانی پێ تەحقیقکردن و دوای پشتی تێکردن. یعنی ئێمە پێویستە ئەم ڕاستیە زۆر چاک بزانین و چی دیکە خۆمان هەڵنەخەڵەتێنین ینی پێشینانی خۆمان دەڵێن ئەگەر جارێک هەڵەتاندم خوا بتگرێ ئەگەر دوو جار هەڵەتاندم خوا بمگرێ و پێش ئەوە پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت لا یولدغ المؤمن من جوح واحد مرتين بڕوادار دوو جار لە کونێکەوە پێوە نادرێ بەڵام ئێمە چەند جار لە کونی زلهێزان و پێمانەوە دراوە و تەم بێ خواردوش نابین ئەوەی کە ئەزمونمان کردووە و ناومێدیمان لێ چینیوە تۆ جارێککە ئەزمووی دەکەین. ئەی بۆ مامۆستا نخبەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان پێش هەڵبژارنەکانی ئەمریکا و ئێستش کە ئیدارەی نوێی ئەمریکا بە سەرۆکاتی بایدن با بڵێن دەست بەکار بووە جۆرێک لە ئومێد بەخشی ئەبەخشنەوە جۆرێک لە
وا هەستەکەن کە ئەمریکا فریادڕەسی کوردە بێت لە کاتێکا لە نزیکترین کاتە لە ڕێفراندۆمەکەی ئەمریکا کوردی بەجێهێشت. من پێم وایە هەر خۆزگە و هیوایەک هەڵچنین لەسەر ئەمریکا لەبەرەوە کە سەرۆکێک کە ڕاستەکەی زۆر لە بەهاکانی ئەمریکیەکانی خست بۆ ژێر پێی و ئەمریکای زۆر عیبدار کرد دۆناڵد ترامپ لەبەر ئەو ڕۆیشتۆیەکێکی دیکە هاتووە شتی گەورە هەڵچنین لەسەر ئەوە لە جێی خۆی دانیە وەکو عەرەب دەڵن طەمع فی غەیری مەطمع. هەر کاتێک جۆ بایدن بەڕوونی بە ڕاشکاوی شتێکی ڕاگەیاند ئەو کاتە با دڵی خۆبانی پێخۆشکەین. بەڵام جۆ بایدن هاتووە بۆ شوێنی دۆناڵد ترامپ بۆ ئەمریکیەکان ڕەنگەوا باش بێ هەر هەلانی کەم تۆزێک ڕەدی اعتیباریان بۆ بکاتەوە ئابڕوو کەرامەتیان بۆ بجێڕێتەوە چونکە بەڕاستی دۆناڵد ترامپ هەروەکو بازرگانێک مامەڵی دەکرد لەگەڵ دنیادا و زۆر لە بەهاکانی ئەمریکای خستنە ژێر پێی و بە تایبەتیش لە سەر و حەدی هەڵبژاردنەکاندا و لە جێ گۆڕکەدا و جێ چۆڵکردن بۆ جۆ بایدندا ئەمریکای زۆر خستە ژێر نیشانەی پرسیارەوە بۆ ئەمریکیەکان ڕەنگەوا باش بێ بەڵام ئەو مەرجینی هەرچی بۆ ئەمریکیەکان باش بۆ ئێمەش باش بێ. زۆر باشە. ئەگە بینە سەر عێراق جەنابی مامۆستا لە عێراقا لە ماوەی ڕابردووە چەند حکومەتێک هەڵوەشێنرانەوە و دروستکرانەوە حکومەتی کاتی و ئێستا بڕیاری هەڵبژاردنی پێشوە خدراوە و کەسێک سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە مستەفا کازمی کە هیچ کوتلەیەک و ئەندامێکی نییە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. جەنابەت چۆن لە هاوکێشەی سیاسی عێراق ئەڕوانیت لە ئێستاە بەرەوکوێ ئەچێ بڕیاردراوە لە مانگی دەی ئەم ساڵە هەڵبژاردن بکرێ عێراق بەرەوکوێ بە تێڕوانینی جەنابەت؟ من پێم وایە عێراق ئایندەکەی ڕوون نییە لەبەرەوە کە عێراق وای لێکراوە هەم لە نێو خۆدا لێک تێگەیشتن کەمە هەم دەستێوەردانی دەرەکی زۆرە دەستێوەردانی دەرەکی هەم دەوڵەتانی ئیقلیمی و هەم زلهێزان و بەداخەوەش دەبێت دان بەو ڕاستیەدا بێنین کە خەڵکی عێراق بە هەرێمی کوردستانیش بەڕاستی بەگشتی دواکەوتون لە ڕووی فیکریەوە لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی سیاسیەوە یعنی لە ڕووی دینداریەوە یعنی بەڕاستی ئێمە دەبێت دان بەوە دابێنین کە ئەم میلەتانەی لە جیهانی ئیسلامیدا خۆیان دەبینەوە یعنی بەگشتی دواکەوتون تۆ وەکو باسم کرد چەند جار نەتەوەی کورد فێڵی لێکراوە کەچی وەکو نەبایدی بێنە باران چەند جار کڵاوی لەسەر نراوە کەچی هەرەوەی کڵاوی لەسەر ناو زاریچکە دەچێتەوە بۆ لای و دڵی خۆشی پێ خۆش دەکا. بەڕاستی من عێراق هەرخوا دەزانێ بەرەو چی دەچێت بەڵام دیارە هەتا بەتایبەت لە چینی سیاسیدا چینی بڕیار بەدەستدا گۆڕانکاری نەبێت لە جۆری بیرکردنەوەیان شێوەی تێگەیشتنیان بۆ حوکمڕانی لە خولیا و هەستونەسەکانیان لە ڕەوشت و ئاکاریان تا گۆڕانکاری نەبێ لەواندا گۆڕانکاری لە بارودۆخی عێراقدا نایەتە دی مەگەر هەر ئەوە خولانەوە لە بازنەیەکی بۆشدا و بڕاوحەکردن لە شوێنی خۆ ئەوەش وەکو گوتم پێش ئەوەی ئێمە چاوەڕوانی بکەین لە ئەوروپا لە ئەمریکا لە رووسیا لە چین داخوازچیمان بۆ دەکات دەبێت خۆت بزانین داخوازچی ئەگەر بۆ خۆتن بۆ بەرژەوەندەکانی خۆت نەبی کەس بۆ تۆ نابێ بۆیە یعنی من گەشببین نیم بەپی زانیاری من لەبارەی ئەو چینە سیاسی کە ئێستا عێراقی بەدەستەوەیە و بە هەرێمی کوردستانیشەوە گەشببین نیم کە بەو زوانە بەرەو ئاقارێکی باشی بەرن ڕەنگە هەر ئەم وەزعی کە هەیە تۆ چاکتر خراپتر بێ ئاوە شێ بەردەوام بێ بەڵام جارێ ئاسوویەکی ڕوو نابینم کە عێراق ببێتە دەوڵەتێکی ستاندارد وەکو دەوڵەتانی دنیا خاوەن دامەزراوەکان کە ئەگەر ناگەر وا بێ عێراق بەگشتی بە هەرێمی کوردستانیشەوە کاتە دیارە ئەمە بە ئیجابی و بەباری ئەرێنیدا دەشتێتەوە بۆ هەرێمی کوردستانیش. زۆر باش مامۆستا هەر لە عێراق مێنەوە وەگوتم بڕیارە مانگیدا هەڵبژاردن بکرێ ئەگەر بکرێ کۆمەڵی ئیسلامی وەکو هێزێکی با بڵێن دیار و بەرچاوی گۆڕەپانی سیاسی هەم هەرێمی کوردستان هەم عێراق ئەگەر نەچینە تەفاسیلی پلانەکانەوە بەتەماهەیە بەشداری لەو هەڵبژاردنەدا بکە پلانی هەیە بۆی کە چۆن بەشداری و هەڵبژاردنە بکە؟ بەڵێ ئێمە لە مێژە پلانمان هەیە و لە
ئاستی سەرکردایەتی قسەمان لێ کردووە کۆبوونێکمان تایبەت بۆ گرێدا و وەکو ئەنجومەنی سیاسیش چەند جار کۆبوونەوەمان کردووە و بە پێی توانای خۆمان ئامادەسازیمان بۆ کردو بە پێی ئەوەی کە کۆمیسیۆنی باڵا ئەو چوارچێوەیە کە دایناوە بەڵام دیسان ئەویش بسا باز دەکرێت کە لەوە ڕەنگە لە مانگی دەشدا نەکرێت ڕەنگە ئەم هەڵبژاردنە حواڵە بکەن بۆ ساڵی 2022 گرنگەوەی ئەگەر لە کاتی خۆیدا بکرێت ئێمە هەوڵمانداوە زەمینە سازی بکەین دیارە پلان دابنین ئەلبەتەوەش وردەکاری تەفاسیلی هەیە کە زۆر باش تاوان خۆتان ئەگونجێنن لەگەڵ ئەو بازنانەوە ئەو یاسانوی ئێستا کۆمیسیۆن وڵا بە ناچاری خۆ تۆ دەبێت ڕەچاوی ئەو یاسا و ڕێسانە بکەی کە لە کۆمیسیۆنی باڵاوە دادەبرێت زۆر باشە بینە سەر هەرێمی کوردستان زۆر بە سەریعی پرسیارەکانەکەم لەسەر مەلەفەکان ئەمێ زیاتر بۆ کۆنگرێت تەرخام بکەین لەسەر هەرێمی کوردستان مامۆسا لە ماوەی ڕابردووە کۆمەڵی ئیسلامی چ لە حکوومەت بوو بێ چ لە ئۆپۆزیسیۆن بوو بێ خەڵک با بڵێن تموحی پێی هەبووە خەڵک داوا و داواکاری لێی هەبووە و زۆر جار لەوانەیە خەڵک گلەیی کردبێ کە لە هەندێک بابەتە لە هەندێک وێزگایە لە تموحی خەڵکی و لە ئاست داواکاری خەڵکیان نەبوو بێ من ئەپرسم چی هەیە ینی بویسترێ یان وایە بکرایە کۆمەڵ نەی کردووە و بۆ خەڵک ئەوەندە پەرۆشن و ئەوەنە چاویان لە کۆمەڵی ئیسلامیە وڵا ئەمە دوو ڕووی هەیە کاکدانە ڕوویەکیان سوپاسی خەڵک دەکەین کە پێمان ئومێدەوارن و متمانیان پێمان هەیە و چاوەڕوانیان لێمان هەیە کوردواری خۆمان دەڵن چاوەڕوانی لە دۆست دەکرێت ینی ئەوانە کە چاوەڕوانیان لێ ئێمە هەیە دیارە بەدڵسۆزمان دەزانن سوپاسیان دەکەین بۆ ئەو هەست و هەڵوێستە بەڵام ئەوە کە چاوەڕوانیەکە بگۆڕێ بۆ گلەیی کە بۆچی واتان نەکرد دەبوو وا بکەن هەڵبەتە ئێمە سوپاسی هەر کەسێ دەکەین پێشنیارمان بۆ بکە و ڕەخنەمان لێ بگرێ بەڵام پێویستە بارودۆخی ئێمەش لەبەر چاو بگرێ قەبارەی ئێمە توانای ئێمە ئەو قەبارە ڕسمی کە هەمان ئەگەر ئێمە پێمان وانە قەبارەی ئەمە قەباری ڕاستەقینەی ئێمە بێت بەڵام تۆ دوجار بۆ مامەڵەکردن لەگەڵ واقعی سیاسیدا ئەو قەبارە فەرمیە کە هەتە ئەوە ڕۆڵ دەگێڕێ یعنی تۆ بەقەدەر 30-40 پەرلەمانتاریش هێزت هەبێت بەڵام دوجار 7 پەرلەمانتارت هەیە لە پەرلەمانی کوردستاندا و 2 پەرلەمانتارت هەیە لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بۆیە پێویستە کە گلەیی دەکرێت واقعی ئێمە لەبەر چاو بگیرێ و لێرەشەوە دڵسۆزانە بە خەڵک دەڵێم ئەگەر ئومێدیان بە ئێمە هەیە چاوەڕوانیان لێ ئێمە هەیە متمانیان بە ئێمە هەیە بێگومان ئەمە سوپاسیان دەکەین بەڵام بابزان ئێمەش چاوەڕوانیمان لە خەڵک هەیە چاوەڕوانیمان زیاتر لە خەڵک هەیە ئەگەر ئێمە لە جیاتی 7 کورسیکە لە پەرلەمانی کوردستاندا هەمانە ئەگەر 17 کورسی 27 کورسیمان هەبێ بۆ وێنە بە تاکید ئەو کاتە ڕۆڵێکی دیکە دەژێڕین ئەگەر لە جیاتی 2 ئەندام لە ئەنجومەی نوێنەراندا هەمان بن لە بەغدا کە لەخوا بە زیاد بێ 2 ئەندامەکەی ئێمە بەقەدەر 20 ئەندامی خەڵکی دیکە ڕۆڵیان هەیە خۆگەر ئەگەر 15ەکمان هەبن بێگومان ڕۆڵی زیاتر دەژێڕین بۆ ئێمەش ئەو چاوەڕوانیمان لە خەڵک هەیە دەڵێن بۆ ئەوەی کە چاوەڕوانیەکانی کە ئێوە لە ئێمەتان هەیە و ئومێدەواری کە ئێوە بە ئێمەتان هەیە ئێمە زیاتر بتوانین لە ئاستی چاوەڕوانی ئومێدی ئێوە دابین ئێوە چاوەڕوانی ئومێدی ئێمە لە خۆتاندا جێبەجێکەن زیاتر هاوکارمان بن زیاتر دەستبارگرمان بن باشە و خەڵکە هەر تێری نەخوارد لە گەندەڵی و پۆخەڵی و لە قۆڕەخکاری حکومڕانانی هەرێمی کوردستان هەر تێریان نەخوارد یعنی هەر بە دواندا دەڕۆن عەجایبە یعنی بەڕاستی مستەرم لە خەڵک سوورماوە ئەگەر ئەم جارە هەرچەندە بواە لە مێژیش بە هەڵوێستیان گۆڕی بایە بەڵام ئەگەر ئەم جارە هەروە بکەن ماناوە هەمووی لەگەڵ ئەم دەسەڵاتدارانە زۆربەی ئەوانەی کە دەنجیان معنە هەموو شەریکە دزن هەمووی پێکەوە ینی بۆ بڵێ ڕێککەوتنێکی ناپیرۆزیان پێکەوە هەیە کە ئەوانە لە ئیمتیازاتێکی ناشەرعی و کە بە گەندەڵی وەسەرێکی دەنێن بەشێک دەدەن بەو خەڵکە و خەڵکەی پێ بێدەنگ دەکەن و بە دوای خوانیدا دەبن زۆر باش مامۆستا لە ئێستاە کە ئەم دیدارە لە خزمەت جەناب تا تۆمارەکەین شەڕێکی دوور و درێژ هەیە ینی لە مێژە شەڕێکی لە نێوان تورکیا و پەکەکە بەڵام ئێستا بە خەستی
دەستی پێکردوتەوە و با بڵین تورکیا هێزی هێنا و هەم ئاسمانی هەم زەمینی بەگشتی تێڕوانینی جەنابەت لەسەر شەڕی هەم تورکیا لەگەڵ پەکەکە هەم ئێران لەگەڵ ئەو حیزبانی کە ئێران بە ناری خۆیانی ئەزانن لەسەر خاکی هەرێمی کوردستان. وەڵام من بە کورتی ئەوە دەڵم کاکدانا ئێران و تورکیا چونکە ئێستا باسی عراق ناکەمەوە خۆمان لێرە هەرێمێکمان هەیە و باسی ڕۆژاواژ ناکەم یعنی سووریا کە ڕژێمەکە بە دەردی خۆی داکەوتووە لەوێش شتێک دروست بۆ هاتۆتە دی بۆ کورد. بەڵام ئێران و تورکیا گەربیانەوێت ئۆپۆزیسیۆنی خۆیان بێهێزکەن بەڕە لە ژێر پێی دەربێنن دەبێ بێنن وا مامەڵە لەگەڵ کورددا بکەن ئەو کوردەی کە دەکەوێتە نێو وڵاتەکەی خۆیان سنووری وڵاتەکەی خۆیان بەوێ لەکێنراوە دەبێ وا مامەڵی لەگەڵدا بکەن کە ئەویش وەکو لە ئێران و کوردیش وەکو فارس و تورک بەشەرە و خاوەن مافە و کوردیش لە تورکیا وەکو تورک خاوەن مافە کە کاتی خۆی وا بڕیار بووە کە بەڵێ فارس و کورد بران پێکە وڵاتە بنیاد دەنێن و تورک و کورد بران پێکە وڵات بنیاد دەنێن بەڵام وا مامەڵە نەکراوە تا ئێستاشی لەگەڵدا بێ. هەڵبەتە لە خۆناغە جیاجیەکاندا بەرزیونیزمی بووە بەڵام چ بەنسبەت دەوڵەتی تورکیاوە من دەڵێم بۆ خۆیان و بۆ دنیا و قیامەتیان و بۆ سومع و کەرامەتیان و پاشان بۆ ئەوە کە ئەو هەم مەسرفەی کە دەیکەن لە لێدانی پەکەکە و لێدانی ئەوانەی کە داوای مافی نەتەوایەتی خۆیان دەکەن ئەو مەسرف کەمتری تێدەچێت ئەگەر مافیان پێ بدەن. هەروەها بەنسبەت ئێرانیشەوە بە هەمان شێوە ئەڵبەتە لەوێ بە ڕێژەیەکی کەمتر. بەڵام گرنگەوەی کە کورد لە هەموو شوێنەکانی دنیا نەتەوەیە کە خاوەنی زمانێکە خاوەنی مێژوویەکە خاوەنی قوارەیەکە نیشتیمانێکی هەیە پێ دەگوترێت کوردستان پێویستە ئەو دەوڵەتانە ئەو حەقیقەتە لەبەر چاو بگرن کە ئەوە وڵات نەتەوەیەکەیە نیشتیمانێکی هەیە زمانێکی هەیە مێژوویەکی هەیە پێویستە وەکو نەتەوە مامەڵەی لەگەڵدا بکەن نەگوەکو هاوڵاتی پلە دوو سێ. ئێستاش لەگەڵدا بێ ڕەنگە هەندێک لە تورکەکان بە کوردەکان بڵن تورکی شاخاوی یا مەسەن فارس وڵا کاکە کوردیش لەگەڵ ئێمەدا هەریەکە باشە گە هەریەکەی بۆچی مافی وەکو یەک نییە ئەی بۆچی ئۆستاندار و فەرماندار و مدیر ناحیەکان بۆچی لەو خەڵکە بن کە نێوخواندا هەڵیان دەبژێرن هەروەها بار لە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران کورد هەمان مافی هەبێت کە فارس و تورک هەیەی لە ئێران و بەنسبەت تورکیا ئەوە زیاتر ینی لەوێت ئەستا حساسیەتیان هەیە هەساریان هەیە کە کەسێک ناوێکی کوردی لە منداڵەکەی بنێ وشەی کوردستان بهێندرێ کە ئەمە هەمووی میراتی تۆڕانیەتی سەردەمی کەمالیزمە بۆیان بەجێماوە ئەوانە کە بەتایبەتی حیزبی عەدالە و تەنمیە ئاق پارتی کە خۆیان بەجیا دەزانن هەندێک هەڵوێستی بوێرانیان ناون پێویستە ئەو هەڵوێستە بوێرێش بنێن و دەرگای گفتوگۆ و توێش بکەنەوە و پێکەوە دابنیشن و چی دیکە بڕایان بەوە نەبێت کە بە لۆژیکی هێز ئەو کێشەیە چارەسەرکەن بەڵکو پێویستە بە هێزی لۆژیک پێکەوە دابنیشن و کێشەکە چارەسەرکەن کە بە تاکید ئەوە شایستەی دوو میلەتی موسڵمانە. زۆر باشە. دوا پرسیارم لەسەر هەرێمی کوردستان دوای چمە سەر کۆنگرە لە ماوەی ڕابردووە بە درێژایی ینی ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی تا ئێستا لە ماوەی 19 ساڵی ڕابردووە کەم تا زۆر تووشی هەوراز و نشێو بووە تووشی ڕەخنە و گلێ و گازەندە بۆ لە لایەنەکانی بەرامبەری و تەنانەت تەشیر و ناوزڕاندن و قسەی ناڕاستی بەرامبەر کراوە بەتایبەت لەم ڕۆژانی ڕابردووە لە ماوە ڕابردووە هەندێک پەیج و هەندێک ڕاگەیاندنی سێبەر و ئەملاولا لەسەر کۆمەڵی ئیسلامی قسە ئەکەن و بەتایبەت لەسەر جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کە بەڕێستانن قسە ئەکەن ئەمە بۆچی ئەگەڕێنەوە زۆر بە کورتی؟ وڵای و میلەتی ئێمە بەگشتی مەتایبەت ئەوەی لە نزیک دەسەڵاتەوەن بەداخەوە کە فەرهەنگێکی سەقەت فێرکراون لە زیاتوی فێری قسەی خێر و قسەی نەستەق و قسەی باش و کە بەرژەوەندی بێنێتە دی فێرە جنێودان کراون فێرە قسەی ناشیرین کراون. ئێمەش بەڕاستی ئێمە پیای ئەو مەیدانە نین ئێمە جنێو نازانین ئێمە قسەی باش دەزانین. من ئەوە دەجێڕمەوە بۆ ئەوە کە خەڵکێک نانی لە جنێوداندایە هەر نانی لەوەدایە دەسەڵاتداران
وایان فێرکردن کاکە جنێوم بۆ بە خەڵک بدە و بوختانی پێ بکە و درۆ دەلەسەی بۆ هەڵبەسە زانانت دەدەمێ من خەڵک هەیە لە سەرنووسەر و خاوەنی امتیازی ئەو بڵاو کراوانە کە ئێستا کەمتر بوون ڕمێنیان زۆر نەماوەلەوەتی سۆشیال میدیا بەرەو پێشەوە چووە وەڵامی بۆ ناردوم کە من ئەو مەقالیان بۆ ناردوم لە دژی تۆ دەشزانم درۆیە بەڵام منیش مانگانە ئەوەندەم دەدرێتێ جا من لەگەڵ داوای لێبوردندا دەبێ بڵاوی کەمەوە بەخوا زۆریشم پێ ناخۆش هەیە گوتوێتەوە مەقالەیە من نووسیومە دەزانم درۆیە بەڵام من ئەوەندە پارەیەم دەدەنێت 10 وەرەقە 15 وەرەقەم دەدەنێت ئەگەر جەنابەت نیوەی ئەوەشم دێ بڵاوی ناکەمەوە تۆڵەکەم پارەم نییە ئەو بەرتی لە بدەم داخۆ کەسێک قسەی درۆ جنێ و بڵاو دەکاتەوە بڵاو ناکاتەوە بەڵام بزانە کە ڕزقەکەت حرامە ئەوە یەک دووش من پێم وایە کە هەندێک کەس هەست بە شکستی خۆی دەکا و هەست بە گەشەکردنی ئێمە دەکا بۆیە پەنادەبەنە بەر ئەو ئامڕازە و دوجاریش کاک دانا من یەشتت پێ بڵێم کوردەواری خۆمان پندێکی جوانیان هەیە دڵێت فی بەرەو سەرێ بۆ خاوەنی دەگەڕێتەوە کەسێک بەرەو سەرێ هەڵدا بۆ خاوەنی دەگەڕێتەوە ینی کەسێک قسەیەکی پێ بگوترێ شایستەی نەبێ قسە پێگوتەرەکە ناشیرین دەبێت لە زیاتی قسە پێگوتراوەکە من بۆ خۆم زۆر تەماشای فەیسبوک ناکەم مەجالم نییە بەڵام هەندێک بۆیان باس کردم گوتیان هەندێک لەوانەیە کە قسەیان بە مانان گوتووە کە زۆریشی درۆ دەلەسە و بوختانە هەر ئەسڵ و ئەساسی نییە یا شتێک هەیە گۆڕیویانە یعنی بۆیەنە من کاتی خۆی برایەکی من هەواڵی داوە لە کەسێک کە پێشمەرگەی خۆما بن نردووان بۆ چالاکی کاک عەلی مام ڕەسوڵ بەڕەحمەت بێ ڕژێمی ئەعدامی کرد ئەو برایەکە ئەعدام کراوە بەهۆی هەواڵێدانی برایەکەی من ئەمەش وەکو تۆڵەمان لێ وەرگرتەوە ئەوە لە زیاتی وەکو ئیمتیازێک بۆ ئێمە باز بکرێ ئێمە پێ مەدەح بکرێین کە خەڵکی دیکە خزمی هەبووە لە لای ڕژێمی داناوە خەڵکی دیکە فەوجە خەفیفەی کردوێتەوە هاوکاری کردووە ئێمە لە زیاتی ئەوە بۆ ئێمە وەکو خاڵێکی بەهێزدا بدرێ ئێمە پێزەم دەکرێن ئەجا دەڵێن وڵا تەمەنی 15 ساڵ بووە دوای فڵان کەسیش هاوسەرەکەی مارە کردوێتەوە خۆ هاوسەری هەر نەبوو 15 ساڵیش نەبوو تەمەنی 20 ساڵ بوو و پاشا خوێنی نەفرێک قەرزدار بوو ئێمە وەکو تۆڵی شەرعی تۆڵەمان لێ وەرگرتوێتەوە هەروەها درۆ دەلەسەی دیکە کە شایانی باسنین باسییان بکەین ئەوانە خۆیان پێی ناشیرین دەبن جا من ئێشێ بۆی باسکردم گوتی لە ئەو کۆمنتانی کە دایانووسن هەتا چوار بە دەهۆڵی وان هەڵدەپەڕن 50 کەس دەڵێن کاکە درۆتان کرد و غەدرتان کرد و خراپەتان کرد بۆ خۆیان پێی ناشیرین بۆیش دوایی دەستیان لێ هەڵگرت و پێشم خۆشە جارێکی دیکە ئەوە ئەزمون نەکەنەوە یعنی قسە گوتن بە کەسانێک کە شایستەیان نەبێت هیچمان نەکردو یانی بە لە شوێنی خۆمانین و بەڵێ ئۆپۆزیسیۆنی ڕەخنە دەگرین ڕەخنەی دڵسۆزانە دەگرین ڕەخنەی بنیاتکەرانە دەگرین و ئێمە ئەم وڵاتەمان خۆش دەوێت و پێمان خۆشە وڵاتە ڕێک بێت چاک بێ دامەزراوە هەبن داوەزراوەکان حرمەت و اعتیباریان هەبێ هەموو تاوانێکی ئێمە هەر ئەوەندەیە هیچی دیکە نییە مامۆستا بێنە سەر کۆنگرە وەک لە پێشەکەکە شاباسمان کرد هەلومەرجی گیان و ناوچەکەش بەرەو گۆڕانکاری سریع بەڕێوەیە لەم کاتە کۆمەڵ بڕیاریەوە کۆنگری چوارەمی خۆی ببەستێت بۆ ئەم گۆڕانکاری سریعانی کە ڕوو ئەدەن پەیڕەوێک ئامادە کراوە بۆ بەردەم ئەندامانی کۆمەڵ کە لەگەڵ کاری 4 ساڵی داهاتی کۆمەڵ بوونجە هەوڵمان داوە پەیڕەوێکی وە ئامادە بکەین دیارە لە مێژە کاری لەسەر دەکەین بەڵام بۆ زانیاری جەنابیشت و هەموو لایەکیش ئێمە لە نێو پەیڕەوی نێوخۆدا بڕگەیەک هەیە و ئەگەر کافی نەبێ زیاتر تۆخی دەکەینەوە کە سەرکردایەتی داهاتوو دەبێت دەستکراوە بێ هەر بڕگەیەک هەر مادەیەک لە پەیڕەوی نێوخۆ کە بزانین لەگەڵ واقعدا ناگونجیان پێویستی بەوە هەیە دەستکاری بکرێت بۆ گۆڕدرێ بە پێی بارودۆخە گۆڕا و تازەکان کە دێنە پێشێ دەبێت سەرکردایەتی تازە بە میکانیزمێک بۆ وێنە سێ لە سەر چوار یا بە ڕێژەیەک بتوانێت ئەو بڕگە و مادێ بگۆڕێ بۆ ئەوەی کە ئێمە بەدەست بەسراوی دەستەوەژنەوە بەرامبەر و مادێ دانەنیشین تا 4 ساڵی دیکە بۆیە من پێم وایە ئەوە چارەسەرێکی باش و هەوڵشمان داوە پەیڕەوی نێوخۆیەکە بەو جۆرە بێ بەڵام دیارە دوجار بڕیاری کۆتایی لە کۆنگرەدا لەبارەی پەیڕەوی نێوخۆ دەدرێت بەشێک لە خەڵک یا زۆرێک لە خەڵک تەنانەت ئەندامانی پارتولایەنەکانیش بە کۆمەڵی ئیسلامیشە وا تێگەیشتن کۆنگرە تەنها بۆ هەڵبژاردننی کەسی یەکەم و ئەندامانی سەرکردایەتیە
بڕای بەڕێزت یعنی ئەگەر ئەندامێکی کۆنگرە وا تێگەیشت بێ کادرێکی حیزبی وا تێگەیشت بێ تێگەیشتێکی دروستە یان نەخێر کۆنگرە ئەتوانێ ینی خاڵ لەسەر پیتی کۆمەڵک بابەتی جەوهەری دابنێ. من لەو کۆبوونەوە گشتیانەی کە کرد من بە ئەندامانی کۆنگرە لە ڕانیە و لە هەڵەبجەی شەهید و لە سلێمانی و لە هەولێر بۆ هەر 12 مەڵبەندەکەمان لە هەموویان جەختم لەسەرەوە کردوەوە کە کۆنگرە وێستگەیەکە بۆ چاو بە خۆداگێڕانەوەی گشتگیر و هەمەلایەنە و بۆ ڕوانین بۆ ئایندە کە چۆن بەرەو ڕووی ئایندە بچین و تەماشای ڕابردوومان بکەین هەڵەو کەم و کۆڕ و کرچوکاڵیمان چ بۆ چارەسەری بکەین بۆ گەر کەسێ وا حاڵی بەتەنیا ئەو دوو پرۆسەیە یارە و پرۆسی هەڵبژاردنە نەخێت تێ نەگەیشتووە. ئێمە دوو ڕۆژمان تەرخان کردو ڕۆژی 18 مانگ و 19 مانگ بۆ بەستنی کۆنگرجاخۆ دوو پرۆسی هەڵبژاردنە دوو ڕۆژی ناوێ بێگومان یەکی ساعاتێک نیم ساعاتیان دەوێت نەخێر کۆنگرە وێزگەیەکە بۆ چاو بە خۆ داگێڕانەوە و بۆ قسەکردن لەسەر پەیڕەوی خۆ بۆ قسەکردن لەسەر کۆی کار و چالاکی ڕابردوومان و بۆ ڕوانین بەرەو داهاتوو کە ئێمە ئەو گۆڕانکاریانەی کە هەن و چاوەڕێ دەکرێت پەیدابن چۆن لەگەڵیاندا ڕوبەڕوو بینەوە چۆن مامەڵە بکەین لەگەڵ واقعی تازەی کە دێتە پێشمان. بەڵێ مامۆستا لەو کۆبوونەوانەیە لە زۆربیانە جەختت لەسەر بابەتێک کردوتەوە کە بەم دەقەڵی دەبێت ئەندامانی ئێمەی کۆمەڵی ئیسلامی ئاسۆی بینینمان فراوانتر بکەین و دوورتر بڕوانین. مەبەستە چییە؟ وڵاهی مەبەستم پێوەیە کاکدانا ئێستا دنیا زۆر بە خێرایی دەگۆڕێ. ئەڵبەتە ئێمە وەکو ئەهلی دین وەکو ئەهلی ئیسلام کۆمەڵێک شتمان هەیە کە پێیان دەگوترێنە گۆڕەکان ثەوابیت. شەریعەت بۆ نەگۆڕەکان ئەوانە کە ناگۆڕێن گۆڕانیان بەسەردانایە چۆتە نێو وردەکاریەکانەوە یعنی مەسەلەی ئیمان و عەقیدە و پەرستشەکان و حەڵاڵ و حەرام و ئەوانە شەریعەت نوختەی تێدا خستوونە سەرپید. بەڵام بۆ گۆڕاوەکان متغەیرات شەریعەت نەچۆتە نێو وردەکاریەکانەوە. ئێمە مەبەستمەوە کە ئێمە دەڵێن دەبێ خۆمان ئامادە بکەین بۆ گۆڕاوەکان واتە ئەوانەی کە بواری گۆڕانکاریان تێدا هەیە مامەڵەکردن لەگەڵ واقع مامەڵەکردن لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ژیان چاکردنی ژیان و گوزەرانی خەڵک بەڵام ئیمان و عەقیدە و پەرستەشەکان و حەڵاڵ و حەرامی قەتعی ئەوە دیارە لە شوێنی خۆیانن. جا مەبەستم ئەوەیە لەوە کە دەڵێن دەبێ بە عەقڵی فراوان و بە دوور ببینین و خۆمان ئامادە بکەین ئەوەیە کە ئێمە ئەگەر بەو شێوەیە مامەڵە نەکەین بەجێ دەمێنین. تۆ تەماشا بکە ئەگەر کاتخۆی خەلیفە ڕاشیدەکان خوا لێیان ڕازی بێ ئەگەر چاویان لەسەر ئەو ئامراز و شێوازانە چڕ داگربانایە کە لە ڕۆژگاری پێغەمبەردا هەبوون عەلەیهی سەڵات وسەلام لە ڕووی ئیداری و بەڕێوەبردننی دەوڵەتەوە بێگومان ئەو کاتە هەڵوێستێکی پڕبەپێسی واقعی خوانیان نەدەبوو. ئێستا دنیا زۆر خێراتر دەگۆڕێ بۆیە پێویستە ئێمەش بۆی دەفریای ئەو دنیا گۆڕاوە بکەوین عەقڵی خۆمان بکەینەوە دڵی خۆمان بکەینەوە و بوێری ئەوەمان هەبێ کە هەر شتێک بزانین کاتی بەسەر چوە هەر شێوازێک هەر ئەمڕازێک هەر ناو و نیشانەی هەر شتێک لای بەرین و شتێکی دیکەی تازە شتێکی دیکەی گونجاو لەگەڵ واقعی لە شوێندا دابنین. زۆر باشە. لێرە و لەوێ خەڵکانێک بێگومان هەر حیزبێک بەرەو کۆنگرە ئەچێت نار و دوژەکانی خەوی خراپی پێوە بینین. کۆمەڵی ئیسلامی جەسە لەو کاتەیە کۆمەڵی ئیسلامی لە ئێستا هیچ گرفتێکی نێوخۆیی هەیە بەو گرفتەوە بچێتە کۆنگرە یان ئەگەر هەبوو بێت چارەسەر کراوە یان ئەسڵەن گرفتی نێوخۆیمان نەبووە. وڵا بێگومان ئەو کەسە گرفتی نییە کە ئیشی نییە بەڵام ئێمە ئێستا ینی هیچ گرفتێکمان نییە کە وەکو بڵێ دەلالەت بکات لەسەر قرژ و قۆڵی و ئاڵۆزی کە دەچێت نێو کۆنگرە نەخێر ئێمە زۆر بەلوسولێکی زۆر بەڕێکی بە بێگرفتی دەچێت نێو کۆنگرە بەڵام بێگومان لە ڕابردوودا گرفت و کێشە دەبێت لە مەڵبەندێک چەند برایەک چەند برا خوشتێک کەسێک چەند کەسێک بیرێکی دیکەیان دەبێت یاخود دڵیان سار دەبێت یا
بۆ چوونێکیان دەبێت بە هەند وەرناگیرێ بە هەر حاڵەوانە هەر دەبێت لە ئۆرگانەکاندا بەڵام ئەوانە شتی بچووکن و ژیانی هیچ حیزبێک لە وردەشتانە خاڵین ئێمە نەخی کێشەی گەورەکان بریتین لە باڵ و خەت و شتەکەت و لەمانە هەیە من پێم وایە بێگرفترین حیزب لەم ئێستا لەم گۆڕەپانی ئێستایی هەرێمی کوردستاندا کۆمەڵی ئیسلامیە تەبایەکی باش و برایەتێکی باش لە نێو قیادەدا هەیە و لە نێوانی قیادە و قاعیدەدا خەڵکەکەماندا تەبایی و ڕێز و حرمەتێکی باش هەیە بەڵام بەستمەوە بوو کە دوایی چێک نەڵێ ئەی بۆ کاتی خۆی لە مەڵبەندی هەولێر ئەوە نیە لە مەڵبەندی هەڵە بزادی ئەوە نیە لە فڵان ئەوانە وردەکێشەی نێو خۆمانن و ئەوە نییە کە هیچی لە کۆنتترۆل دەرچوو بێتەوەوانە و دوجار کۆمەڵی ئیسلامیش بەڕاستی کاکدانا زۆر بڕای بەوە هەیە کە خەڵک ئازادە لە تعبیرکردن لە هەست و نەستی ئێمە حیزبێک نین کە بە زۆر خەڵک داپڵۆسین یعنی خەڵک ڕەخنە دەگرێ سەرنجی هەیە تێبینی هەیە ئەمجا ئازادە عەقڵی نایبڕێ لەگەڵ کۆمەڵدا بێت دەچێتە دەر لە بازنەی کۆمەڵ یعنی ئێمە حیزبێکی ئاواین و ئەوەش بەڕاست دەزانین نەک خەڵک چاوترسا و چاوشکاو بکەین یاخۆ ڕێی ڕەخنە و تێبینی و سەرنج لە خەڵک بگرین ئەمە پێمان وایە حاڵەتی تەندروست بۆ حیزبێ بۆ کۆمەڵێکی سیاسیەوەیە کە بیرڕای جیاوازی تێدا هەبێ بیرڕۆی تێدا ئاڵ و گۆڵ بکرێ ڕەخنەی تێدا هەبێ سەرنجی تێدا هەبێ ئەو حاڵەتانە هەیە و بە سروشتیش وەرمانگرن زۆر باشە مامۆستا جگەل لەو خوشک و برانی کە ئێستا لە ئەنجومەنی سەرکردایەتیان بە مەکتەبی بە ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و چاودێریەوە بەوان و بە هەموویەوە نزیکێ 71 کەس خۆی کاندید کردو بۆ پۆستەکانی کۆمەڵی ئیسلامی 20 کەسیان بۆ چاودێری کە پلەی سەرکردایەتیانە بێ بەڵام سەرکردایەتی نابن و دانیشتنی سەرکردایەتی ئەوەی تا ئێستا بڕیاری لێدراوە و 51 کەسیشیان بۆ ئەنجومەنی سەرکردایەتی دوای لێ بۆ ئەنجومەنی سیاسی بەڵام لەمانە هیچ لەوانە ناوی جەنابتی تیانە من حەزەکەم زۆر بەڕوونی لەسەر خودی کەسی یەکەمی داهاتووی کۆمەڵی ئیسلامی قسە بکەین مامۆستا عەلی باپیر دەرفەت نایە بە کەس خۆی هەڵبژێرە بۆ پۆستی ینی کەسی یەکەمی ئەم حیزبە کەس نییە منافیست بێ ئەم کۆنگرەیە خۆت هەڵەبژێریتەوە خۆت هەڵنابژێریتەوە چی یەکەی جەنابەت وڵی کاکە دانا من لە مێژە گوتومە بەرپرسیارەتی بە تەکید تەکلیفە و تەشریف نییە و من وا بڕوام بە بەرپرسیارەتی هەیە کە باری قورسە و کۆڵی گرانەوە دەبێ هەڵیگری بۆ هەموو خەڵکیش دەزانێت خەڵکی نێو کۆمەڵی ئیسلامی دەرەوەی کۆمەڵی ئیسلامی جوێ لێمان نزیک بێ دەزانێت کە یعنی بەرپرسی یەکەمبوونی بەندە بۆ کۆمەڵی ئیسلامی ئەوە دیارە ئیمتیاز و پلە و شتەکەی چۆنە بە هەر حاڵ ئێمە لە ڕووی معنەویەوە زۆر ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بە ورد و درشتەوە ڕێز و خۆشەویستی و حرمەتەی زۆرمان لە بەیندا هەیە منیش بۆ ئەوان و ئەوانیش بۆ ئێمە بەڵام کۆمەڵی ئیسلامی نەقەنەعەتی بەوە هەبووە و نە ئیمکانێتی وەشی هەبووە کە بەرپرسەکانی جا لە من ڕەتا ئەوانی دیکەش هیچ ئیمتیازێکی مادی شتی جیامان نەبوو لە ئەندامانی دیکە بەنسبەت بەندەوە ئاوا تەماشای بەرپرسیارەتی دەکەم کە ئەوە ئەرکێکە و دەوێ هەڵیگری تاکو پەچی لەسەر تۆ کەوت بێ بۆیە من هەر لە زۆر پندێکم داناوە دەڵێم بەرپرسیارەتی نە بۆی ڕادەکەم نە لێی ڕادەکەم ئێستاش هە لەسەر ئەوە دەڕۆم من دەسمێن دەچین نێو کۆنگرە ڕاستێکەی چەند کۆنگرەمان بەستوون چکە بە خۆت دەزانی من بەڵێ بەرپرسی یەکەمی کۆمەڵی ئیسلامیم ئێستا بەڵام من لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامیش کار و چالاشیم زۆرە و شوێنی گرنگی پێدانی من تەنیا کۆمەڵی ئیسلامی نییە من بەڕاستی بیر دەکەمەوە لە کۆی ئەم خەڵک و وڵاتە بەڕاستی من پڕ بەدڵ بەزەین بە کەسانێک دادێت کە لە حیزبێکدا وەکو مەڕیان لێکراوە لە حیزبێکدا واکراوە کە ئەسڵ لە ئادەمی پشۆریان خاوەنی هیچ شتێکی خۆیان نین من بیر دەکەمە لە کۆی ئەو خەڵک و وڵاتە بیر دەکەمە لە کۆی ئیمکانیاتی بە هەدەردراوی ئەم خەڵک و وڵاتە ئەوە نیە هەر بیرکەمەوە لە چوارچێوەی کە خەڵکی کۆمەڵ ئیسلامی تێدایە جا ئەگەر خەڵکەکە ڕێگەمان بدەن من دەستم کراوەتر بێ بە بۆچوونی خۆم و لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی زیاتر بتوانم دەوری خۆمە بینم من ئەندامێکم لە کۆمەڵی ئیسلامیدا ئەوە باشە ئەگەر لێشمان نەگەڕێ پێیان وابێ کە من هەر پێویستم لەم خۆناغەشدا ئەوە من بەڕاستی بەرپرسیارەتی کە ئێستا بە تایبەتی ئێستا ئەرکە و قورساییە و زەحمەتە کاتی تنگانەیە
بە تایبەتی ئێمە بەخۆ زین لە ڕووی ئیمکانیەتی مادیەوە چۆنین ئێستا کاتی تنگانەیە و کاتی فەرحانی نییە کاتێوە نییە من خەڵک داوام لێ بکات لەوەر پرسیارەتی ڕابکەم شەهامەت و جامێریم قوبوڵ ناکە لێ ڕابکەم ئەگەنا بە تاکید بۆی ڕناکەم چونکە من کاری دیکەم هەیە و پێشم وایە کە من دەستم کراوە بێت قاڵ نەکرێم بە بەرپرسیارەتی یەکەمی کۆمەڵی ئیسلامی ڕەنگە بتوانم دەوری زیاتر ببینم و خەڵکێکی زۆریش لە لەوانەیە کە دەیان بینم زۆر ئەویان پێشنیار کردووە بەڵام دەڵم آخر چۆن دەستبەرداری و خەڵکی کۆمەڵی ئیسلامی کە ئەوان بەدەری کابرا دەڵێ بمگرنەوە و پێیان وابێ کە من پێویستم ئەگە بزانم ئاوایە وەزعەکە ڕەنگە ئەوە خاڵێکی بەهێزیش بێ بۆ ئێمە کە بەندە ئەڵتەرناتیف و بەدیلێکم نەبێ بەڵێ ڕەنگەوە خاڵی بێهێز بپێشێ بۆ من کە دەبێ بۆچی کەسم ئەوە پەروەردە نەکردبێ هەرچەندەم پێمانیە واش بێت بەڵام خەڵکەکە وا ڕاهاتوون ئەگەر ناواش نییە یعنی خەڵک هەیە تواناشی هەیە و ئیمکانیەتی هەیە کۆمەڵی ئیسلامیش بەڕێوە بەرێ بە بەڵگەی ئەوەی کە من 22 مانگ لە سەژنی ئەمریکایەکان بوو بەڵام کۆمەڵی ئیسلامیش هەر ڕۆیشت لەگەڵ ئەو هەموو ناڕەحەتی و زەحمەتەشکە هاتە سەرمان خەڵکمان هەیە بتوانێت وڵات ئیدارە بدا و خەڵکەکە ئیدارە بدا بەڵام بە هەر حاڵ قسەم لەوەیە کە ئەگەر ئەندامانی کۆنگرە پێیان وابێت کە من هەر پێویستم بۆ ئەم قۆناغەش ئەم کۆڵم هەر لەسەر شان بێ ئەوم بێدڵیان ناکەم ئەگەرنا لە ڕاستیدا لێم گەڕێن وان پێ باشترەکە یەکێکی دی یا بە شێوازێکی دیکە ئێمە کۆمەڵی ئیسلامی ئیدارە بدەین و بەندە ئەو ئەرکەم لەسەر شان لابچێ ئەگەر ئەندامانی کۆنگرە بە تێگڕای دەنگ یان بە زۆرینەی دەنگ تەکلیفیان لە جەنابەت کرد تۆمەرجت هەیە بۆی لە داهاتووە 4 ساڵی داهاتوو کەسی یەکەمی ئەم پارتە سیاسی ئیسلامی بی وڵی کاکدانا مەرج ئێمە و پەیڕەوینەوە خۆمان دیارە ڕێک خستووە ناڵێم مەرج بەڵام من لە نێو کۆنگردا قسەی خۆم هەیە وتاری خۆمم هەیە پێشنیاری خۆمم هەیە کە چۆن کۆمەڵی ئیسلامی فراوانتر بکەین چۆن کۆمەڵی ئیسلامی گەشە پێ بدەین چۆن کۆمەڵی ئیسلامی وا لێ بکەین کە سێبەرونیسیەکەی فراوانتر بێ فەڕاحتر بێ جێی خەڵکی زیاتری لەژێر بێتەوە چۆن کۆمەڵی ئیسلامی وا لێ بکەین کە زیاتر وەڵامگوی ئومێدەواربوون و متمانە پێبوونی خەڵکی هەرێمی کوردستان بێ مامۆستا کۆنگری ئێوە لەگەڵ کۆنگرەی لایەنە سیاسیەکانی دیکە جیاوازی چی ینی کۆمەڵ لەم تەمەنی کە هەیەت ئێمە چوارەم کۆنگرێت یان ئەگە ساڵەکان دابش بکەین هەر 4 ساڵ و 5 ساڵ جارە کۆنگرێکی ینی بەرەکەوێت کە بووە 4 ساڵ بووە ینی هەر جارە بۆهی گرفتێکەوە ئەگەر ساڵێک دواکەوتێ بەنمونە ئەم ساڵ بۆهی کۆرۆناوە ینی کۆنگری ئێمە جیاوازی چیە لەگەڵ پارتەکانی دیکە کە لەسەر گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان هەن وڵای ئەم قسە لە خۆمان دەکەم جا هەر کەسش دیارە کۆنگری خۆی دەبەستێ و ئێمە ئێستا بۆ جەرح و تعدیل ئێواندا نەنیشتوین کۆنگرەی ئێمە بەڕاستی کۆنگرەیە یعنی بە چەند کۆنگرەمان بەستوون لە هێندێک لە کۆنگرەکان ڕەنگێک لە یەک لە سەرسی قیادەمان لاچووە و هەر بۆ خۆی لاچووە هەندێکیشی دیارە ڕەنگە دەنجی نێنا وڵ هەندێکی هەر ئامادە نەبوو کاندید بێ بە تایبەتی لە کۆنگرەی پێشوودا لە هیچ حیزبێکیکە وام نەبیستەوە بەو شێوە بوو بێ و بەبێ ناخۆشیش بەبێ قڕە و گوڕە و مەسەل لێک عاجز بوون ئەوانە خەڵکێک توێتی من پێم خۆشە شوێن چۆڵکەم بۆ خەڵکێکی دیکە بێنە پێشێ من پێم وایە کۆنگرەی ئێمە بەڕاستی کۆنگرێکی ڕاستەقینەیە و بەفیعلی خەڵک قسەی خۆی دەکا قسەی دڵی خۆی دەکاوە تێبینی خۆی ڕەخنەی خۆی پێشنیاری خۆی دەخاتە ڕوو تا ئێستا وا بووە و لەم ئەم کۆنگرێشی ئینشاڵڵا هەر بەو شێوەیە دەبێ اینجا خەڵکی دیکەش هەر کەسە کۆنگرەی خۆی بە پێی سروشتی خۆی دەبەستێ سروشتی کۆمەڵی ئیسلامی وایە ئێمە خەڵکە هەموو کە کۆبووینەوە لەم کار و پرۆژەدا کە کۆمەڵی ئیسلامی پێی هەڵدەستێ بێگومان کەس زەخت و زۆری بەسەرەوە نییە و هەر کەسە بە قەناعەتی خۆی و بەڕاستی کۆمەڵێک معنەویات و قەناعات و تێگەیشتنی هاوبەش لە ئیسلام و لە کاری ئیسلامی و لە چۆنیەتی بەڕێوەبردنی ئەم کۆمەڵگایە ئەو خەڵکەی کۆ کردوێتەوە زۆر باش مەوەسا لەو هەفتاوێ کەسی ئاماژەم پێکرد بێگومان 12 بەرپرسی مەڵبەندەکانن هەڵبژێراون لە کۆنفرانسە ناوچەیەکانە ئەوەی ئەمێنێتەوە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی ئەگەر گۆڕانی بەسەرانەدێ دەنگدانەکە بۆ 20 کەسە لە چاودێری 6 ئەمە 26 کەس بێگومان لەو هەفتاویەکە ئەوەی تری دەرناچێت قسە چییە بۆ خوشکوبرانی کە تازە کاندیدن و متمانە ناهێنن دەرناچنیان ئەوانەی کە ئێستا لە ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و پۆستە باڵاکان و دەرناچن وڵا قسەم هەیە بەڵام قسەکە لە نێو کۆنگرەدا دەکەم زیاتر بەڵام لێرە هێستا بە کورتی دەڵێم ئەمە بێگومان
پراکتیزەکردنی ئەو ئاەتە مبارەکەی سوورەتی شوڕایە و ئەمڕۆ شوڕا بەینەهم کاروباریان بە ڕاوێژە ئێمەشدا دەنیشین پێک و ڕاوێژ دەکەین جاگەر کەسێک لە ڕاوێژی برا خۆشکەکانیدا متمانەی پێنەدرا خۆ دەبێ بڵێ کاکە سوپاسان دەکەم دیارە من نەمتوانی متمانەی ئێوە دەست بێنم بە زۆرێکی دیکە کار دەکەم و لە ڕابردوشدا هەروە بمە کۆمەڵە خەڵکمان خۆیان خۆبەخشانە و هەندێکیان ڕایان نەیە نەکەمێکیان بەڵام دوای هەر لە هەموو ئۆرگانەکاندا لە کارەکاندا هەر بوون بۆیە من هەر ئەوە دەڵم کە بە تەکید خۆ ناگونجێ هەفتا کەس سەرکردایەتی بێ هەر دەبێ کەم بنەوە دوانزەکەی لێ دەرکە بڵێن 6 کەس ناگونجێ سەرکردایەتی بێ ئەو ئەندازت دیاریکراوەی کە هەیە هەر ئەوەندە دەبن بە سەرکردایەتی ئەوانی دیکە دیارە کە ڕێژەی دەنگەکانیان کەمتر دەبێ بە زۆرێکی دیکە خزمەت دەکەن جا چه پێشتر سەرکردایەتی ئەنجومەنی سیاسی بوو بن چه پێشتر لە ئۆرگانەکانی دیکەدا بوو بن. بیستوتە هەستت کردووە کەسێک هەبێ حەسکە یان بە فعلی خۆی بە دیل و ڕکەبەری جەنابەت بزانێ بۆ ئەم کۆنگرەیە خۆی وڵی نەوەڵە نەبیستۆ بەڵام زۆر بە ئاسایی وەری دەگرم یعنی وەکو گوتم ئەسڵا من مەمنونی خەڵکەکە دەبم کە بتوانن ئەو متمانێ بە برایەکی دیکە بکەن و ئەو کار و پۆستەی من وەربگرێ چونکە وەکو گوتم ڕەنگە من ئەگەر سەر قاڵ نەکرێن بە بەرپرسیەتی کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی لەوانەیە لە دەرەوەی ئەو بازنێ زیاتر بتوانم بڕشتم هەبێ بەرهەمم هەبێ و کارم هەبێ و پێشم وە بارودۆخی هەرێمی کوردستان و عێراقیش پێویستی بۆ هەیە کە چاوەڕوانی زیاتر لە ئێمە هەیە ئەنجا ئەگەر هەبوو ئەوە خۆ فەبیها وەنیعمەت و پێشم خۆشە ڕاستیەکەی خۆش ئاگای لە دڵ دەروونمە ئەگەر نەش بوو بە هەر حاڵەکە گوتم من کۆڵێک ئەرچێک کە بکەوێتە سەرشانم بووە پێم وابێ کە پێویستە من بیکەم و خەڵکەکە داوە کاری بکە لەبەری ڕناکەم. کاتی بەرنامەکەم تەواو بوو پرسیاری کەم بەڕاستی ما بوو بەڵام حەزەکەم لێ خولەکە بۆ جەنابتی بەجێ بەڵام پرسیارێک من نەمکرد بێ قسەیەک ویستی بێتت بیکی من نەمهێشت بێت بەهۆی پرسیارێک و قسەکەم قەتع کرد بێتی دواوتی جەنابێت لەسەر کۆی تەوەر و پرسیارەکان چییە؟ وڵات دواوتەی منەوەیە کە من لێرە ڕوو دەکەم هەموو ئەندامانی کۆنگرە و بەتایبەت و هەروەها ئەندامانی کە نایەن نێو کۆنگرەشەوە کە ئەم کۆمەڵی ئیسلامیە ئەمانەتێکی قورسە بە ئەستۆی ئێمەوە هەوراز و نشێوی زۆرمان پێ بڕیون ناڕەحەتی و مەینەتی زۆرمان هاتوونە ڕێ باجی زۆرمان داوە خەبات و خوێنێکی زۆرمان بووە چ کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆژەوە کە ئیعلان کراوە بە ناوی کۆمەڵی ئیسلامی لە 30 پێنجی 2001 لەوێ حسابی کەین چ بەنسبەت ئەوانە کە تەمەنمان زیاترە لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندیەوە حسابی کەین و تێپەڕە بە بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیشدا ئێمە بە ئاسانی ئەم کۆمەڵی ئیسلامیە بەرهەم نەهاتووە کە ئێستا جێی متمانە و ئومێدی خەڵکێکی زۆرە من داوام لە هەموو برا خوشکان ئەوەیە کە بە شێوەیەک مامەڵە بکەین چ کە بەرەو پیری کۆنگرە دەچین چ لە میانی کۆنگرە دەچ لە دوای کۆنگرە کە شایستەی خەڵکێک بێ کە خەڵک و جەماوەر متمانەی زیاتری پێ بکە ئومیدی زیاتری پێی هەبێ و خۆمان بەرینە ئەو ئاستە بەرزەوە کە شایستەی ئیسلامە خۆمان بەرینە ئەو ئاستە بەرزەوە کە شایستەی خەڵکێکی موسڵمانە و خۆمان و خەڵک و جەماوەرەکەمان زیاتر هاودەنگ و هاوڕەنگ و هاوسەنگکەی لەگەڵ ئەو بەها بەرزانەی ئیسلامدا لەگەڵ ئیمان و عەقیدەی ئیسلامیدا لەگەڵ پەرستشەکاندا لەگەڵ ڕەوشت و ئاکارەکاندا و لەگەڵ بەها بەرزەکانی ئیسلامدا دادگەری ئازادی سەربەستی تەبایی برایەتی یەکڕیزی خوا تەوفیقی هەموو لایەکمامدا کە لەو ئاستە بەرزە دابین کە لە خەڵکێکی موسڵمان چاوەڕێ دەکرێ و لەو ئاستە دابین کە پێ ئومێدەوار بوون و متمانەداربوونی خەڵک و جەماوەر بە ئێمە لە شوێنی خۆی دابێ. بەڕێزم سەعالی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی سواز بۆی کە لە پێش کۆنگرە دەرفەتت بۆ کەناڵی ئاسمانی پەیام ڕەخسان کە ئەم دیدارە تایبەتە لە خزمەت جەنابتا ساز بکەین. سوپاس بۆ جەنابیش و بۆ کەناڵی ئاسمانی پەیامیش. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوازە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە بە هیوای کۆنگرەیەکی سەرکەوتوو بۆ کۆمەڵی ئیسلامی هەروەها کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەبێت.